یەکێتی نیشتیمانی کوردستان بە هاوکاری بەڕێوەبەرایەتی شەهیدان و ئەنفەرکراوەکانی پارێزگای هەڵەبجە. وەک لایەمان ئاشکرای ئەمڕۆ 19 ساڵیاتی شێدانی خێڵی حەمەیە کە 19 ساڵەمەوە پێش لە ساڵی 2001 پۆلی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەدەستی تیرۆریستانی بەناو جوندی ئیسلام کە هیچ فڕێکیان بە دینی ئیسلامە نەبوو پۆلی پێشمەرگەی یەکێتیان شەهید کرد و لەم ڕۆژەدا ئێمە سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدەکانمان نەوی دەکەین بۆ شەهیدانی ئێمە کوردستان لە ڕاستیە لە ڕێگەی بەڕێسانەوە ئێمە داواکاریمان تەنها ئەوەیە ئاوەڕی زیاتر لە شەهیدان بدرێتەوە ڕاستە ئەم ڕۆژ واری دارایی هەرێمی کوردستان کە لە خەیرانایە بەڵام زیاتر داواکاری زیاتر ئاوەڕ لە کەسوکاری شەهیدان بدرێتەوە ڕاستە یەک نەبوونی کوردەوەش هۆکارێکە بەڵام هەر بە درێژایی مێژوو ئێمەی کورد دەرستەممان لێکراوە لەلایەن وڵاتە داگیرکەرەکانەوە بە تایبەتی وڵاتانی دراوسێەوە بەڕێز و ئێستا باشکرا ڕۆژانە تۆباران لە سنوورەکانەوە بەداخەوە نەتەوەی کورد بە درێژایی مێژوو قوربانی زۆر داوە و ئینشاءڵڵا ڕۆژێکیش ئێمە ڕێگەین بە ئاواتی خۆمان و سەربەخۆی وڵاتی خۆمان ڕاگەین. وڵی داواکەین لە حکوومەت هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان زیاتر بە جدیاتەوە ئیش بۆ ئەم ڕاگررتنی ئەم تۆبارانە بکرێ و کار بکەن کە چونکە ژیان بەڕاستی لەو ناوچانە ناخۆش بوو. لەم مەراسیمەدا دەستخۆشی لە برای بەڕێزم کاگازات تەوفیق پارێزگاری هەڵەبجە و تاجەبووینەی بەڕێز مەڵبەندی ڕێخستنەوەی شارەزوری یەکێتی نیشتیمانی کوردستان.